نەریتەکەمان نەگۆڕاوە. لە ئەنجامی تاقیکردنەوەی وزاری و نیشتیمانی ساڵی 2019دا قوتابخانەکانی عشق و نیلوفەر مۆری خۆیان لە ئەنجامەکاندا. لە قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیلوفەر قوتابی سانا مێخداد لە قوتابخانەی نیلوفەری ناوەندی کچان توانی پلەی سێم لەسەر ئاستی کوردستان بەدەست بێنێت لە تاقیکردنەوە نیشتیمانیەکاندا. قوتابخانەکانی عشق و نیلوفەر توانیان 6 قوتابی خۆیان لە ڕێزبەندی دەیەکەمەکەی کوردستاندا جێ بکەنەوە. مەریەم دلاوەر قوتابی لە ئامادەیی نیلوفەری کچان توانی پلەی چوارەم بەدەست بێنێت لەسەر ئاستی کوردستان. قوتابخانەکانی عشق و نیلوفەر 105 قوتابیان لە تاقیکردنەوە نیشتیمانیەکاندا نمرەکانیان لە سەر و نەوەدەوەیە و 7 قوتابیشیان لە تاقیکردنەوەی وزاریدا نمرەکانیان لە سەر و نەوەدەوەیە. بە پێی ئەنجامانەش لە سەراستی شاری هەولێر قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیلوفەر سەرکەوتوترین قوتابخانەی ناحکومین کە زۆرترین خوێندکاریان لە سەر و نەوەد نمرەیان بەدەستێناوە. بۆ زیاتر سوودمەندبوون لە خوێندنی مۆدرن لە قوتابخانەکانی ڕووناکی هەولێر عشق و نیلوفەر پەیوەندیمان پێوە بکەن. 0750 622 12 12